شارەزانی ژینگە هۆشداری دەدەن کە ئەمساڵ وەرزێکی پڕ لە مەترسی دەبێت بۆ سووتانی دارستان و پوش و پاڵاش. بەهۆی زۆری ڕێژەی گژوگیا زەویەکان ئامادەن بۆ هەر کڵپەیەکی ئاگر کە ببێتە هۆی کارەساتێکی ژینگەیی. ساڵی ڕابردوو لە سنووری سلێمانی بەپێی ئامارەکان 130,000 دۆنم دارستان بە تەواوەتی سووتان کە ئەمەش ئاماژەیەکی مەترسیدارە بۆ ئەگەری دووبارەبوونەوەی هەمان سیناریۆ بە قەبارەیەکی گەورەتر. ئەم ساڵ جیاوازە ساڵەکانی تر ئەگەری کەوتنەوەی ئاگر زۆر زیاترە، چونکە لە شوێنە کرێنکەکانیش کە پێویست گیانە ڕۆم ساڵ زیاتر هەیە و بۆی پێویستە یەکەم تەواوی تاک بە تاچی خەڵک هۆشیار بێت لە چوونە سەیرانە وەک پێویست پارێزگاری بکەن ئاگر لە شوێنێکی مەترسیداران نەکەن. بێگومان ئەمە پێویستە حکومەت زۆر کاری زیاتری لەسەر بکات و ئامادەکاری بۆ حاڵەتی ئەمەرجەنسی ئەگەر ڕوویدا ئێستا ئەو ئامێرانی لە بەردەستی ئێمە وەک پێویست نییە و تیمی پێویستیشمان نییە. بۆ ڕوبەڕووبنەوەی ئەم مەترسیە پێویستە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاگر بڕی پێویست دروست بکەن و تیمەکانی بەرگری شارستانی لە ڕووی پێداویستی و کەلوپەلەوە فراوان و دەستکراوە بن. شارەزایان جەخت دەکەنەوە کە بەبێ ئامادەکاری پێشوەختە کۆنتڕۆڵکردنی ئاگر لە دارستانە چڕەکاندا مەحاڵ دەبێت و زیانەکان قەرەبوو ناکرێنەوە. پارێزگای سلێمانی قەزای قەرەداغ 1956 دۆنم دارستان سوتاوە. قەزای دەربەندی خان 25,931 دۆنم دارستان سوتاوە. قەزای دووکان 4,177 دۆنم دارستان سوتاوە. قەزای پێنجوێن 27,402 دۆنم دارستان سوتاوە. قەزای پشدەر 2,214 دۆنم دارستان سوتاوە. قەزای شارباژێر 61,829 دۆنم دارستان سوتاوە کە ئەتوانین بڵین لە 150 سوتانی دارستانەکان بەر قەزای شارباژێر کەوتووە. کۆی گشتی سوتانی دارستان لە پارێزگای سلێمانی 130,511 دۆنم دارستان بە تەواوی سوتاوە. پارێزگای هەڵەبجە ئامارەکەی بەم جۆرەیە 15,620 دۆنم دارستان لە ساڵی 2025 لە پارێزگای هەڵەبجە سوتاوە. پاراستنی ژینگە بەرپرسیارەتێکی هاوبەشە و هەر هەڵەیەکی بچووک دەبێتە هۆی لە ناوبردننی سەروەتێکی نیشتیمانی نەوەکانی داهاتوو. لە پاڵ ئەرکی حکومەتیشدا هۆشیاری هاوڵاتیان لە فڕێنەدانی پاژماوەی جگەرە و نێرگەلا یان ئاگرکردنەوەی بێباکانە لە گەشتەکاندا هۆکاری سەرەکیە لە کەوتنەوەی ئاگر و سوتانی هەزاران دۆنم زەوی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.